عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی دووبارە سڵاوتان لەبێت لاڵقەیەکی دیکەی پرۆگرامی یاری سلێمانی لەگەڵتان دەبین بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەڕێکی دیکە کە تەوەری ئەمڕۆشمان تواناکانی خانمانە خاتونێک لە لای ئێمە میوانە ئەمڕۆ کات هەم دیزاینەرێکی زۆر لێ هاتووە هەمیش بەرەگ درووە و لە ڕێگەی کارەکەی خۆیەوە وای کردووە کە چەندین ئافرەتی دیکە فێری کاری درومان و دیزاینەری بکات. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر توانەکانی خانمان و بەگشتی و ئەو کارە جوانانەی کەم خاتونە ئەنجامی داوە. خاتو دەریا عزیز میوانی پرۆگرامی یاری سلێمانیە بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. خاتو دەریا زۆر بەخێر بێیت. قوربانم زۆر سپاس دەکەم. هەروە منیش لەگەڵمانیت. زۆر سپاس دەکەم. قوربانم زۆر سپاس مەمنون دیوی. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم خانمێک کاتێک کە دەیەوێت کار بکات چۆن دەتوانێت خۆی بدۆزێتەوە بۆی کە چ کارێک لەگەڵ ئەو گونجاوە یاخود توانای ئەو لە چ کارێکدا بەرجەستەیە بۆی کە کاری لەسەر بکات. بەڵێ طبعاً زۆربەی پیشەکان کە لە خۆتابی دۆزیتوانێ بێ هەنگاوی بۆ بنیت لەواچی چەند جارێک لەو ئیشە سەرکەوتوو نەبیت بەڵام خۆت هەست بەوە ئەەکەیت لە کام لەم ئیشانە کە سەرکەوتویت. من خۆم یەکێکم لەوانەی بێ هیچ فێرکردنێ بێ هیچ شتێک هەستمە کرد لە خەیاتیە لە دیزاینە زۆر باشم. باشە حەز لە خۆیات هەبوو بۆی کەوای کرد تاقی بکەیتەوە؟ طبعاً ئەبێ شتێ پاڵنەر بێ لە پشت ئەوە من مادیەکە زۆر پاڵنەر بوو دوای ئەوەش چەند پارچێکم بۆ خۆم دیزاینە کرد ئەو کاتە موبایل نەبوو ئەنتەرنێت و شت وەکو ئێستا نەبوو تەنها بە فکرەی خۆم بە فکرەی خۆم دیزاینەکانم ئەکرد و ئەم دووری بۆ خۆم. چۆن دەست پێ کرد لە جلبەرگی خۆتەوە لەی مناڵەوە چۆن هەنگاوتنا؟ بەڵێ ئەوەی کە زۆر پاڵنەر بوو بۆ من حەزمە کرد جلەکان بۆ خۆم دوورم بۆ خۆم ئەم دووری ئەم کردەبەر زۆر بەلایەنەوە جوان بوو ئەیان و کێ دووریوێتی کە ئەموت خۆم ئیتر وردەوردەوای لێ هاو ئیشەکەم بەرەو پێشتر بڕۆ ئیشەکەم گەورە بکەم. کاتە هیچ دەوراتێک هیچ خولێکت نەبینی بۆی کە ببیتە دیزاینەرێکی باش و لێ هاتوو؟ بەڵێ 7 ساڵە خەیاتم بەڵام هیچ شتێک لە وەکو دەورە و ئەم شتانە هیچم نەبینیوە بەڵام ئەم ساڵ چوم دەورەی خولی خەیاتیم بینی ئەو شاهدەی وەرگرم کە بتوانم دەورە و خولەکان بکەموانێ چکە ئەویش ئەبێ ڕێو پێبن تاوەکو بتوانی دەورەکانە بکەیتەوە تەنها لەبەر ئەو بوو سپاس بەخوا ئەوەی کە بمەوێت لە خەیاتەکانە کردوم و لە بڕین و لە یشتێکا کێشەم نییە. 7 ساڵ تەمەنێکە ماشەڵڵاوە پێێتەوە دیار نییە. قوربانم سپاس دەکەوتوی دیزاینی ئەڕۆژت زۆر جوانە. زۆر سپاس خۆت دیزاینەت هەڵبژاردووە ئەمڕۆ؟ بەڵێ زانیان نیش دلی کوردیم لە بەرەکردنەوەی کە بتوانم وەک تۆ دەرکەوم ماشەڵڵا بێگومان بە تایبەت جلی کوردی دیزاینی زۆر جوانی تیا ئەکرێت ئەتوانی ڕەنگەکان زیاتر تێکەڵ بکەی لەگەڵ یەکدا بۆ ئێوە کار ئاسانی زیاتر نییە لە جلی کوردیە؟ بەنیسبەت ڕەنگەکانەوە ئەکەوێتە سەر سەلیقێ و کەسە خۆی من زۆر جار لە دیزاینی ناوماڵ ڕەنگەکان دەرەکەم ئەتوانی لە زۆربەی شوێنەکان ئەو ڕەنگانە کە بەلا تۆ جوانە بینە بەرچاو خۆت بزانە چ ڕەنگێک جوانە زۆر جار کە سێتێک لە ناوماڵات دانراوە دووسێ ڕەنگە جاری وایە لەو دووسێ ڕەنگە کەشخەیە بیکەی جاری باشە دوو ڕەنگ بەسە بۆ شێوازە شتەکان ئەتوانن هەڵبژێرن من خۆم زۆر تەرکیزم لەسەر هەموو شتێکە هەموو ڕەنگێک لە هەر چیەکە بێ کێشەم نییە بەڵام من نەقلێکەمە سەر جلەکان نەقلی ئەەکەیت نەقلی ئەەکەم و گرنگە فکرەی تر بەکار بهێنی طبعاً لە خەیاتی ئەبێ فکرە و زۆر بێت. من دیقەتی با بڵێن تۆڕە کۆمەڵاتەکانی ئەو بابەتانی کە تۆ بەکارێنیت دیقەتە ماوەکە زۆر جار بۆ نمونە قوماشێک هی جلی کوردی نیە ئەهێنەیەکی بێت جلی کوردی قوماشێکە جیاوازیانی خەڵک بۆ منە بۆ پەردە بەکاری ئێنە بۆ دیزاینی ماڵ بەکارێنە بەڵام تۆ جیاوازی هێنەیەکی بە بابەتێکی دیزاینی جل و بەرگ ئەمە بۆ فکرێ بەکارێن هەرچەند زۆر جوانە بەڵێ وەڵا ئیشەڵا شتی تریشم لە بەردەستایە بۆ ئەم بەهارە ئەگەر ئیشەڵا مایل و نەمردین پەردێکم داناوە زۆر بە شانازی و زۆر بەلامەوە جوانە سێ پارچەشە هەرەتوانم بڵم لە 2002 کڕیمە بەکارهاتی ماڵانی تریشە بەڵام بەلامەوە جوانە و ئیشی تیاکەم ئیشەڵا جلێکی زۆر جوانی تیا دەرەکەم. ماوەی پێش ئێستاش پۆستێکم کردبوو لەسەر بەرگە دۆشک چوومە زۆرە لە دوکانەکانی چم بەدڵ نەبوو هاتم گەڕام هەر لە ناو هەڕاجێکە بەرگە دۆشکێکی زۆر دانرابوو
هێنام کردم بە کەوایەکی جوان و کۆمەڵە نقێمم لێ و کەوایەکی زۆر زۆر جوان دەرچوو لە سویدی شۆداوایان کرد دانێکشم پۆست کرد بۆ ئەوێ دووبارە بۆ خۆم دروستم کردوانێ مەرج نییە قماشەکان تەنها تایبەت بێ بەجلی کوردی ئەگە خانمان چاویم کەنوانێت لە زۆر شتی زۆر جوان دەریێت لە زۆرێک لە قماشەکان ڕاستە کەواتە لەم قسەیەوە ئەتوانین بڵین گرنگ نییە پارچە قماشێک چەند گرانە یاخۆت پارچە قماشێکە کە دیزاین کراوە لە بازار تو بە حەزری ئیهێنی ئەی دووری دەتوانیت لە پارچە قماشێکی زۆر هەرزان یاخۆت بەکار هاتوو جارێکی تر جلوبەرگێکی دیزاینێکی جوانتر دەستە بەرکەی بۆ خۆت بەتەئکید بەڵام بەداخەوە دوو لە ڕووی ئێوەی ئازیز و خۆشەویست بەڕاستی زۆر زۆر کێشێکی زۆرە لە ناو خانمانە قماشەکان زۆر گرانە ئەیکڕن بەڵام دیزاینکردنەکەی نازان و سەر لە دوورینەکەشی دەرناکەن هیوادارم خەیاتەکان دڵگران نەبن کە من لێرەوە چەند باسێکەکەم لەسەر چەند خەیاتێک زەرورە کاتێککە ئەو کەسە ئەچێ بۆ لایەن بەڕاستی پێش ئەو کەسە بکەون کە قماشەکەی هێناوە یعنی قەیچێکە تۆ بە بەستەرکیزی لای ئەوە نەبێت تۆ تەنها بیدووری بیتۆ دەسی تۆش ئەگە شتێکی جوانی بۆ دیزاینکی تو بیتۆ دەسی هەر کەسی وتی ئەو جلو لەکێ بوو یەکسەر ناوی تۆ ئەیە کە فڵان کەس بۆی ڕێ خستم تەنها قماشەکەم یاوەتێ بەڵام زۆرێک لە خەیاتەکان بەداخەوە کاتێک کە جلوبەرگیان بۆ ئەڕوا تەرکیز ناخەنە سەر دیزاین زۆر زۆر گوێ لەو کەسە ئەگرن کە جلەکەی هێناوە بەڵام ئەگەر تۆش تۆزە یارمەتی بی بۆی هەیە هەندێک لەو خاتونانەکەن لە دیزاین سەر دەرنەکەن یان نەزانن چ دوورینێک داوا بکەن کاری دیزاین و بەرگتوریت و کاری جیازە بەڕای من دەکرێت داواکەی دیزاینت بۆ بکەن و دەکرێت داواکەی بەس بۆت بدورن جلوبەرگەکە وایە بەڵێ من وەکو خودی خۆم هەم دیزاینەرم هەم بەرگ دووریشم بەڵام حەزم لێ نییە ئیشێکی زۆر زۆر بکەم لە ناوجلەکانە شتی تایبەتم حەز لێیە یعنی بەڕاستی شتێک بێت لە سەیان نۆ زیاتر قوبڵ کراوە بێ لە ناو خەڵکە ینی شتێکی زۆر زۆر شاز بێت باشە سەرکەوتوبی ئەمە ڕایەکی باشە بۆی کە تۆ زیاتر پەرە بەتوانەکان بدەیت چونکە لە کۆڵکردنەوەی ئیشتێکە و گرنگیدان بە ئیش شتێکی ترە کەمە دوو کاری جیاوازن و ئێوە ئەبێت بەڕاستی خۆتان بسەلمێنن بۆی ئەو کارێکیکەن چۆنە سەرکەوتوو بوون گرنگە بەڕاستی خاوەنکار بیر لەوە بکاتەوە کە چی دەکات ناو چەند دەکات چونکە کاتێک تۆ بیرت لەوە کردەوە کە چەند کارێکی زۆر بکەیت و تێپەڕێنیت ڕەنگە حەقی خۆی پێ نەدەیت بەگەری لەوە بکەیتوانێت چی زۆر زۆر ئیشەکە زۆر بەجوانیەکەی بەتەئکید من ئەوەی کە داڵخم لای ئەوەی شتەکانم بە جوانی بگە بەڕاستی زۆر داڵخم لای مادیەکەی نییە لەواچێ مادیەکە بۆ من زەڕوتریش بێت گرنگە ڕاستە هەمومان بۆ مادی زۆر هەنگاوەنی ڕاستە خۆی پاڵنەری سەرەکی مادیە ڕۆمادیەکەی کە تۆ ئەتەبێت کار بکەی وجودی خۆت بسەلمێنی ببیتە خاوەن مادی و پارەی خۆت بەتەئکید من وەکو ئاماژەم پێکرد تۆزە پێش ئێستا ئەوەی کە زۆر زۆر پاڵنەر بوو بۆ من مادیەکە بوو بەڕاستی مادیەکە بوو بەڵام دوای ئەوە کە جلەکانم ئەپۆشی ئەم کردەبەر تەڵەبێکی زۆر زۆری لەسەر بوو وە هەستمەکرد ئەی بەگەر بۆیان بدورم بە پارە بەڵام دوای ئەوە سپاس بۆخوا زۆر زۆر لێ ڕازی بوون یعنی ئەگەر دیزاینم کردای لە شتێکی کەمە 30 بۆ 40 پارچە یان مۆدێلاتی چەند چاکەتێکم دەرئەکرد ئەتوانم بڵێم 3 تۆپ قماشم سەرفە کرد بەس قماشەکانی هی دوکانداریش بوو بەڵام ئەچوم ئەم کڕی و ئەمێنا و ئەم دووری ئەمایەوە دەستیان یعنی زۆر جار هیلاکبوونی من لە پارەکە زیاتر بووە ڕاستە بەدڵنیایی هەر شتێک گوڵماندوو نەبین ئەتوانی بەدەستی زۆر خۆشحاڵم کە خانمێک ببینم گرنگی دەدات بە تواناکانی خۆی خۆ زۆرێک لە خانمانمان هەیە کە دەتوانن لە هەر بوارێک خۆیان دۆزنەوە کارێکی جوان بکەن بەڵام ڕەنگە نیانویست بۆ خۆیان ماندوو بکەنیان لە بیرۆکەیاندا نەبێت بەتاکید من خودی خۆم بە نیسبەت خەیاتێکەمەوە زۆر دواکەوتم زۆر دواکەوتم بەڕاستی ئەوەی کە زۆر پاڵنەریش بوو بۆ من سەلەواچی وڵم خاتون و زۆر هێرشەکاتە سەر خەیاتەکان هەمویان خوشکی منن برای منن بەیەکەوە جوانین بەڵام ئەمەوێ بەڕاستی ئیشی زۆر جوان و بە کوردیەکەی پارەکان حەڵاڵکەن وجدانیان ئاسوود دەکەن بەڵێ بگومان هەر کەسێک و لە هەر بوارێک زۆرێک لە پۆستەکان ئەیکەم ئەڵەن گلەی و زۆرە بەڵام تۆ هاو ئیشی خۆت ئەبینیت هاو پیشەی خۆش ئەبینی لەم لاوت بە یەک سەعەت لەگەڵ تۆ شتەکە ئەدوورێ و بەڵام هەر بەڕێ کردووە سعر گرنگە
سعرێ گرنگە و بەڵامترەوەی کە بەرامبەرەکە بەتاکید ئەبێ بەڵام ئەوان نازانن من پۆستیشم کرۆ لەسەر ئەوان گوناحن کەیەن ئەڵێ بۆمان بدورە بەڵام ئایا تۆ چۆنی دووریت ینی مەکسیم بینیوە تەنها لێرە لەوێ لێکیاننا و تەواو بەڵام خۆتۆ بێ ئەو مەکسێ لێرەوە بە شێوازی جێگیرکەی کە نەدڕێت من وام یعنی باوەڕ و قەناعەتی بێ ئەو دوورمانە ئەو دفنەی کە ئەیکەم یعنی خۆتی فیاڵاسە جوڵە ناگا لە جێخۆی دیزاینەکانی تۆ تەنها جلی کوردی نییە هەموو با بڵێن دوورینەکانە هەموو ستایل و مۆدلەکانە بەڵێ ستایلی زۆربەی وڵاتەکان بەکارێنم کێشەم نییە باش من دەمێت لەسەر بابەتی قسە بکەم بەڵێ کە بێگومان ئەو کەسانی کە دیزاین بۆ جلی محاجباکەن داپۆشراو ئەەکەن کەمێک جیاوازتر کار ئەەکەن زیاتر گرنگی بۆ وادەن جلەکە داپۆشراو بێت ئیتر زۆر بیر لەوە ناکەنە مۆدێڵاتی تیا بێت هەرچەند ئێستا ئەوە تا باڵێن خۆشحاڵانە بۆ تا باوکە ئەو کەسانش کە محاجبن و داپۆشراون ئەو جلەی کە بەکاری دێنن زۆر جوانە و شیکە و داپۆشراویشە جەنابتان کارەکانتانم بینیوە کار لەسەر با بڵێن ستایلی محاجبە ئەەکەن بەڵام بە مۆدێرنی چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات چەند داواکاری لەسرە سوپاس بخوا تەڵەبێکی زۆری لەسرە بەڕاستی هەدەفمە زۆر ئیش بکەم لەسەر پۆشتەکان بمانە نەمانێ بۆ سفورەکان زۆر شت ئاساییە یعنی احتراممەیە بۆ دینی ئیسلام من خۆم کەسێکی حیجابم بەڵام باڕاشکانە قسەکەین زۆر جار لەچکەکە ئەگەر نەزانی ڕێکی خەی لەگەڵ دیزاینەکە تێکەیە من هەر لەگەڵ پۆستەکانە کە پۆستەکەم کۆمەڵێک دیزاین لە سەر و بەستەیە با بڵین کوردی خۆمانڵێن سەر و بەستە ئێستا ئەمەی منە بەڵام لەونە بەرەوسەر زۆرێک لە دیزاینەکانمدا بەزانەوە بۆ ئەوی کە خاتونەکان ئیسفادەی لێ بکەن دیزاینی جلوبەرگی پۆشتەش بەڕاستی بەداخەوە کۆمەڵێک خانم هەیە ئەتوانم بڵێم ڕێژەی بەرەو بەرزبوونە و شەڕات حیجابن قەپاتە لەچکیان لەواچێت تەنورۆ پانتۆڵ کۆمەڵی شتەکەن هیچ شوێنێکیان بەدەرەوە نییە بەڵام کاتێک کەیەتە سەرەوەی خانەبەندانێکە یاخود تەخاڕوجیەکە حەفلەیەکە یعنی بەڕاستی چکە هیچ دیزاینێکیان پێ نییە چارەسەر و ئاسانترین شت کە بیکەن لەچکەکەیانە لەچکەکە لا ئەبەن و قژێکی جوانی بۆ خاوەکەنەوەوانی و دیزاینێکی تیاکەن و تەواو بۆ ئەوان ئاسانترە بەڵام من زۆر هەدەفم ئەوەیە بەڕاستی ئیش لەسەر پۆشتەی جلەکان بکەم بەڵام دیزاینی سفورەکان چۆنە من بە شێوازی پۆشتەی بۆ خاتونە پۆشتەکانی بگوازمەوانێ و ئەوانیش بێبەش نەبن لە دیزاینەکان منوەکو خۆم هیچ کات خۆم بە لەچک بەسەر نەزانێ لە ناخما لەچک بەسەرم بەڵام لەواچێ زۆر خانمان بڵێ من لەچکەکەم ناشرینە یان جلەکەی تێگاوم لە ڕووی نابچێ بۆ ئەو شوێنە بەڵام توان بڵم شان بەشانی سفورەکان ئەڕۆمە ناو کۆڵ و کۆمەڵ و مەجلیسەکان هیچ کێشەیەکم نییە ئەتوانم بڵێم زۆر کەشخەتریش دەرەکەوێت بێگومان هەر دیزاینێک کە تۆ بتوانی بە شێوازێکی جوان و گونجاو بەکاری بێنی جوان و ئەتێبەرمەندی خۆی هەیە لە با بڵێن مۆدێلەکاندا لە جلی کوردی بەدەر لە بابەتە مۆدەکاندا بۆ حەزی و ئەو بابەتانەی تریش بە شێوازێکی محاجبە دەدوریت ئەوش هەر دیزاینی تێداکەیت بەڕاستی دوورینی جلە پۆشتەکان وەکو پێم وتی ئەگەر بۆ کەسێکی سفوری بدووری ئیشێکی کەم لە سنەکە ئەەکەی بەڵام بۆ سفورەکان قورسە بەڵام خۆشەکەی لەوەیە شتێکی زۆر جوان دەرێت و زۆریش لێ ڕازیە دیزاینکردنی جلە پۆشتەکان قورسترە تەبعاً وردەکاری زۆرترە ئەواتە پۆشتەکان قورسترە بۆ ئێوە پۆشتەکان بۆ ئێمە قورسترە بەڵام من هەدەفمە حەز ئەەکەم ئەوانیش بێبەش نەبن شان بەشانی سفورەکان ئەوەی کە حەزیان لێ بیپۆشن بە شێوازێکی پۆشتە ئەو زۆر باشە دەست خۆش بێ بێگومان زۆرێک لە خانمان پێویستیان بەوەیە کە دیزاینەرێک هەبێت بەو شێوازە با بڵێن دیزاینەکانیان جلوبەرگەکانیان بۆ ڕێک بخات بەتایبەت بۆ خۆت باست کرد بۆ بۆنەوە ئاهەنگەکان بۆ بۆنە تایبەتەکان با بڵێن خانمێک هەبووە خانم هەبووە کە نەیزانەوە بۆ بۆنەیە چی لەبەرکات بەڵام ئەگەر ئاوە بتوانێت بێتە لای دیزاینەرێک بۆ شێوەیە جلەکانی بۆ بگونجێنێ زۆر باش هیوادارم دڵگران نەبن ئەم بەرنامەی نەبێ بەوەی کە بڵێن ئەم خەیاتە زۆر هێرشەکات حەزەکەم و پەیامە بە خاتونەکان بگەێنم تکایە جلەکانتان جیا بکەنەوانێ شەوان کە دەرئەچن بۆ میواندارێکی مەجلیسی کەواتە خانمانە بزانن چی ئەکەنە بەریان قەیچێکە کە تۆ لە چک بەسەری مەسەلەن
ئەتوانێت کە کۆبوونەوەیەکی ژنانە هەبوو باجلەکانی جیاواز بێ باجلی سفورتە بێ کێشە نییە دەرچوونێکی خانەبەندانە یان حەفلەیەکە یان چوون بۆ ناو بازارێکە بەداخەوەی سەجلەکان هەمووی بۆ بە یەک ڕنگ بۆ بە یەک شێوە بۆ هەر شوێنێک ئەچێ یەک جۆرە جل ئەبۆشێ ئەتوان بڵم تام و چێژ نەماوە لە جلوبەرگی هەندێک لە ئافرەتەکان. من ویستە قسە لەسەر ئەو بابەتە بکەم ئێوە وەکو دیزاینەرێکم پرسیارەتان با لە ئاراستە بکەم زۆر جار ئەمە تەنانەت لە بابڵێن ئەم پرسیارم لە میکەپ ئارتیستێکیش کردووە بۆ حکومەی ئەوانیش دەتوانن بڕیار بدەن لەسەر ئەو بابەتە. زۆر جار دەچیتە بازار بۆ بازاڕیکردن جلوبەرگێک ئەبینیت ینی پێت سەیرە ئایا ئەم جلە گونجاوە بۆ بازاڕیکردن یا ئەم جلەی کە بە بازاڕیکردن لەبەری ئەەکەی گونجاوە بۆ میوانی یاخود بۆ نانخواردنێکە بۆ چونە دەرەوەیەکە تا چەند ئەبێت بەتایبەت خانمان ئاگاداری ئەوە بن یاخود با بڵێن شارەزاییان لەوەیە هەبێت کە جلوبەرگەکانیان بۆ کوێ دەپۆشن ئەم جلوبەرگە بۆ کوێ گونجاوە ئەم جلوبەرگە بۆ کوێ گونجاوە ئەوەی کە نایزانێت ڕوو لە دیزاینەری بکات و ئێستاش پێم وایە بەکار ئاسانی زیاتر هەیە بۆەوەی کە تۆ جلوبەرگەکان دڕێک بخەی سوشیال میدیا هاوکارە بۆ ئەو بابەتە. بە تاکید قسەکە زۆر جوانە بەڵام من خۆم ساڵی پێش ئێستا ڕوبەڕووی ئەو بوومەوە خاتونێک هات وتیم قماشانەمێ ناو بۆم بدورە منیش حەزم کرد دیزاینەکانی بۆ بخەمەڕوو باشە کە ئەمێ کار ئاسانیت بۆ بکەم وتینە ئەوەی کە من پێدەڵم تۆ ئەوە بدورە زۆر بە ناخۆشی ئەو قسەی کە منیشت ماساییە ئەوەی کە تۆ ئەتێ من لە خزمەتا من تەنا بەرگ دوورێکم چەند پارچێکم بۆ دووری ڕۆی دوایی گەڕایەوانێ وتی ئەوەی کە تۆ ئێڵەی من ئەواکەم تەداخلی جلوبەرگەکانم ناکەم چکە دیزاینە زۆر جوانە فڵان پارچیان بە قسەی تۆم نەکرد هیچ بەدڵم نییە ناشیکەمە بەرم من بەنسبە جلوبەرگەکانەوە من زۆر حەزەکەم لیژنەیەک دابنێن بە تایبەتی بەسەر خەیاتەکانە بگەڕێت حەقا هەر خەیات نەبیت دیزاینەر بیت قماش ناز بیت بزانی کە تۆ ئەم قماشە لە چ شتێکە جوان دەریێت ینی تۆ نەبێ هەر ڕووی دەمن لە ئەو بەڕێزە بێکێت لات ئەدورێت ئەبێ پێشی بکەی بڵێ ئەم قماشە زبرە بۆ فڵان مۆدل ئەبێ بۆ ئەمە نابێت چکە زۆرێک لە خاتونەکان بەڕاستی جلی سەقەتکراوم زۆر بۆیێتەوە دڵیشان ناشکێنم بۆیان چاکەم چکە زۆر بە ویژدانەوە بەڕاستی ئیشەکەم ئەی گەڕێنەوانێ ئەڵم نەبواە ئەمە بکردایەبەوە ئەڵی خەیاتەکە هیچی نەوت من زۆر بە زەروری ئەزانم کە لیژنەیەک پێک بێت بەڕاستی خەیاتەکان پاک و بخۆت بکرێنەوە بەڕاستی ئەچیتە هەر کۆڵانێکەوە 3 خەیات 4 خەیات 5 خەیات زۆریشیان جل سەقەتەکەن من بەڕاستی لە ئێستا ویستم دەورێ خەیاتی بکەمەوانێ لەبەرەوەی کە زۆرێک لە خاتونەکان کە پەیوەندیان پێوا کردم چون لای خەیاتی تر دەورەیان بینی بوو ئەیانویست بێنەوە بۆ لای من دەورەی دۆم ببینن یان زۆرێک لە خەیاتەکان کە خەیاتی 20 ساڵن یاخود 18 ساڵ حەزیانەکەن بێن بۆ لای من کە چەند دەورەیە ببینین لە چەند پارچە و چەند دیزاینەکە بەڵام من قوبڵم نەکردوون لەبەرەوەی حەز ئەەکەم بەڕاستی خۆم پەروەردەیان بکەم و پێم خۆش نییە بەڕاستی ئەوانە بگەڕێنەوە بۆ لای من لەبەروی ئەگەر هەندێک لە شتەکان بە سەقەتی پیان وترا بێت ئەوەی منیشە چێتە سەری و ئەڵێ فڵان خەیات فێری کردوم بۆیە حەز ئەەکەم ئەوەی کە پەروەردەی ئەەکەم خۆم یەکەم هەنگاوی پێ بنێم لە بڕی نابێت لە فێرکردنی مەکی نابێت لە دیزاینەکە نابێت لە هەر چیەکە بێت حەزەکەم خۆم لە ئەوڵە لەگەڵیا بم. باشە تا چەند قماش وەک باست کرد گرنگە بۆ دوورینی جلوبەرگەکان جۆرێتی قماش بێگومان ئێوە بۆ حکمەوەی کە زۆرێک لە قماشاتە بەردەستان ئەیناسن بەڵام کەسانێک بۆ منەشمە بازار قماشێک پێم جوانە ئەی کڕمی تربی لەو ناکەمەوە ئەمە ئەو با بڵێن ئەو ستایلەی من ئەمەوێتیە بکەم ئەبێت یاننا بەڵێ ئەو چۆن ناسینی قماشەکان تا چەند گرنگە من وەکو ئاماژەم پێکرد زۆر حەزەکەم خەیاتەکان یارمەتیدەری مشتریەکان بن قەی ناکە یەکەم جار کە بۆلات ئاساییە هەرچی کێ نابوو تۆ لەوێ یارمەتی بە پێشیکەوە کە ئەم قماشە هێناوت ئەگەر بۆ ئۆشتە گونجاو بوو زۆر باشە بۆی بکە بەڵام ئەگە گونجاو نەبوو پێشی بکەوە کە ئەم قماش هەڕاگرێت یان دیزاینێکی تری تیا بکە کە قماشی کەم بوو بڵێ بێنە یان دیزاینەکەی پێڕاگرێت من خۆم کەسێکم لەو خەیاتانی لە قماشە زۆر فریای مشتریەکان مەکەوم یان ئەڵێم ئیشەڵا ئەگەر گەڕایتەوە تەلەفۆنم بۆ بکە زۆرێک لە خەیاتەکان تااقەتی تەلەفۆنکردنیان نییە تااقەتی قماش هەڵبژاردنیان نییە باوەڕەکەی جاری وایە بە 2 سەعات 3 سەعات مناڵەکانم جێڵم هیچی شیتیان نییە بۆ من بەڵام تەنها حەزەکەم ئیشەکەم بە جوانی بڕاتە ناو خەڵکەوە
کەواتە لەگەڵ خانووەکانشە ئەتوانێت ینی هاوکاریان بیت جلوبەرگەکە ئەمە بۆ هەمووانە یاخود بەس بۆ بۆنەیەکی تایبەتە بۆ حەفلەیەکی زەواجە یاخود بۆ ئاهەنگێکی تایبەتیە زۆر تەرکیز ناخەمە سەر ماکسەکان بەڵام ئەگەر شتێک بڵێت بۆ ڕۆژی لەدایک بوونمەیان بۆ بۆنەوە ئاهەنگەکان بە کۆی گشتی پێشەکەم بۆ قماشەکە پێشی ئەەکەم کە چ شتێک جوانە زۆرێک لە عەزیەکان وەکو ئەو سێپارچیکە دامناوە خاونەکانیان هەر نەژاتون خۆم چوومە کڕیم و بەڵێ هەموو شتەکان خۆم بۆم تەواو کردوون و تەنها قیاسەکەم لێ وەرگرتوون پێما بێ ئەمە دیزاینێکی زۆر ئاسانی شاگەر پیشانی بینەرانیشی بدەم جگەلەوەی کە ئەمە بۆ خاتونێکی داپۆشراوە حجابوانە طبعاً بۆ کەسێکی کاتە بەر ئاسانە بەڵام ئیشێکی زۆر قورسە منیش ویستم ئەوە بڵم ئەوە کە سەیرێکی زۆر ئاسانەڵی چەند قۆپچەیەک دانراوە بەڵێ زۆر ڕوبەڕووی ڕەخ نەبوومە لەسەر قۆپچەکان زۆریان بەلایەنەوە جوان بوو زۆرشان بەلایەنەوە ناشرین بوو بەڵام زۆر کەس داوای کرد ئەوتم ئەگەر یارمەتیم بن خۆتان قۆپچەکان پێن و سوپاسدانەکەم چکە بۆ بژاردی قۆپچەکە 3 ساعتی پێچێت هەریەکەیتەوانێ و ڕەنگەکانی ئەگەر چی ڕەنگە ئێمە کاتەکەی بینین ڕێن هەر قۆپچەیەکی یاسایی لێدراوە بەڵێ زۆریان واسەیریانە کرد بەڵێ ئێمە بەڵام بەڕاستی دیزاینەکەی جوان کردو هەڵبژاردننی قۆپچەکانیش بێگومان ڕەنگەکان جارێکی تر بۆ ئێوە ئەرکێکی ترە چونکە دەبێ بزانانی ئەو قماشەی کە داتناوە چ ڕەنگێک لێگەڵە بێت بەتاکید من خۆم لەوانەیە پێشیانەکەوم ڕەنگەکە ئەبێ چی بێت ئەوە بە 3 قیاس دابەزی قۆپچەکان سایزی بچووکترم دەست نەکە و ڕەنگەکانی بەدڵ نەبوو قۆپچە عادەتەن لە شتی پیاوانە زۆر بەکارێت لە قاتی کوردی پیاوانە یاخود لە پانتۆڵ ئەم شتانەیە زۆر بەکارێت بۆ خانمان کەم بوو ئیتر کاتێکی زۆر میسە تا هەڵم بژات 3 قیاسە ئەبێ گەورە و بچووکی شتێکەڵیان کەیت نابێت هەر داکوتینەکە بێ و بڕۆی ڕەنگەکانیش ئەبێت تەرکیز ئەو کەسانی کە هێنە لای تۆ بۆ نمونە ئەم ئازیەت بۆ دیزاین کردوون و دووریوتە لەچک و بابەتەکانی تریش هەر تۆغڵی ئەبژێری یە خۆی ئیتر هەڵی بژێت خۆی کاتێککە پۆستی ئەەکەم طبعا هەتا خۆم پۆستینەکەم نایەوە دە ساحێبەکەی ئەو کاتە ئەو دیزایانی کە لەگەڵ ئەوەیە جوانە لە کاتی تەسویرکردنەکەیە ئەیپۆشم جاری وایانێ لە جلەکان بە کڵاوە جوانە شتی بەهارە و هاوینەیە هەندێک لە جلەکان بە تۆربانەوە جوانە هەندێک لە جلەکانیش بە لەچکی شلەوە هەندێکیشیان بە ناوچوانەوە هەندێکیشیان هەندێ تەسریح و شتێ لە لاوەدا ئەنرێت لەگەڵ ئەوانەیە پۆش ئەو کاتە ئەگەر بەدڵی بوو بە کاملی ئەیبەت زۆرێک لە لەچکوشتەکانیشم قستۆتە ڕوو لە دیزاینەکان هەر لەگەڵ جلەکە یەکسەر پۆستی ئەەکەم ئەمێ ئەوانیش فکری لێ وەرگرن زۆر جوانە کاتەوە جاری کەژ یارمەتی کەسانێکە دێن لای تۆ دیزاینێکەکەن ئەمە شێکێکی تر لە جلوبەرگەکانێتی بەڕاستی شتێکی زۆر جوانە ئەمە پۆستت کردبووم خۆم بینیم تێبینیم لەسەری هەبوو کە ینی ڕەنگێکی زۆر کاڵە قماشەکە ینی ئەگەر ئاوا من بچم بیکڕم ئەڵم نامە جوان نییە ڕەنگە نەتوانم دیزاینێکی تیا کۆم بیگوزرێنم بەڵام بەم شتە ناسک و جوانانە ینی تەواو دیزاینەکەی گۆڕاوە بەڵێ زۆریان ڕەخنیان لە ڕەنگەکەی بوو کە ئەیان و دۆکووا بێ هیچی لەبەران نەبێ بەڵام ئێمە ئەگەر تەرکیز خینە سەر عەزیەکان تەرکیز خینە سەر عەزیەکان سەی فاشۆینەکان بکەی کە ڕەنگە زۆر دەگمەن و تایبەتیەکان بەکارێنن ڕەنگە گۆشتەکان ڕەنگە کاکاوی ڕەنگە کاڵەکان عادەتەن بۆ عەزی زۆر جوانە بەڵام بەداخۆ لای خۆمان کورد هەر بەنیلی و ڕەشەوە گرتوێتی بەداخۆ ڕەنگە تۆخەکان بەوانەوە گرتویانە و بەڵام من زۆر حەزم لە ڕەنگی کاڵە زۆر عاشقم بە و ڕەنگە ئەو سەڵشم زۆر خۆت هەڵبژاردووە قماشە هەمووی خۆم هەڵێبژێرم بەڵێ ئەمە بۆ بڵێن خاتونێکی ترت دیزاین کردووە بەڵێ یعنی خۆتە ئەمەی خۆمە بەڵام دانێکی تر بۆ خاتونێکی تر بە هەمان شێواز دیزاینم کرد ئەو حەزی کرد ڕەنگەکەی تۆزە کراوەتر بێت لە ڕەنگی گوڵەکەم بۆ دروست کرد بۆ ئەو بەڵام نقەیمیشم بەکارێنە نقەمی فرمێسک ئەم گوڵە ئەو نقەم بوو ئەوەشیان پێم وابێ بۆ حەفلەیە پێم وابێ ئەمە دیزاینەکانیان جیاوازە ئەمەیان زیاتر بۆ کێ بەکارێن هەرسێکی بۆ زۆربەی شوێنەکان بەکارێن بەڵێ بەڵام ئەو قەیفەیان ئەوەی کە قۆپچەکەم لێیاوە ئەگەر خاتونێک بێوێت ئەبێ دیزاینەکەی بگۆڕم بەشی سەرەوە هەمان دیزاینە بەڵام لە خوارەوە ئەبێ کۆمەڵی ئیشتر هەیە تایە بکەم طبعاً ئەبێ بە قماشی جیاوازتر بۆی بکەیت ڕاستە بە دڵنیاییەوە هەر پێم وابێ هەر دیزاینە قماشێکی تایبەت بەڵێژێریە مەشێکی تر لە قماشێکی زۆر سادە زۆر باو و زۆر لە
بەتوانم بڵم ئاسان دەسەکەوێت ئەم قماشە ئەوە شتێکی ئەوە زۆر بە تایبەتی چکە بەڕاستی منی کرد بە وەکیل لە هەولێرە داوای کردی بۆ ڕۆژی لەدایک بوون شتێکی زۆر تایبەت تر منیش بەڕاستی ڕۆشتم شتێکی زۆر تایبەتم بۆ بژارد زۆر جوانە بێگومان شێوازی دوورینەکەی سەمەکی فێوترێت ئەوە خوارە کلۆشی خڕا بەڵێ بەڵام بەشی پێشەوە کورتەوە دواوەی وەکو ساندرێلاوی بە دوای خۆی بێنێت زۆر جوانە دەست و چاوت هەمویان جوان بوون هەمویان شایانی تاقیکردنەوەن هیوادارم کە زیاتر پەرە بە کارەکەت بدەیت زۆر سپاس دەکەم ببێتە هۆکارێک ئەم کارە بۆەوەی کە چەند کەسی تر فێری کارەکەی خۆت بکەیت بێگومان خانمان پێویستە زیاتر پاڵپشتی خانمان بن بەتاکی یای سەرکەوتنت بۆ خوازم هەروە منیش قوربانم زۆر سپاس من هیچم نەماوە ئەگەر تۆ هیچت مابێت بۆ بینەرانی ئێمە و بۆ ئەو کەسانی کە دێنە لای تۆ دەستخۆشی بەرنامەکە لەکەم زۆر سپاس دەکەم ئەزیەتی کێشە زۆر سپاسی ئەو برا بە ڕێزاناکەم لە پشت کامێرۆ زۆر ماندوو بوون سەرکەوتوو بن هیوادارم خانمان چاویان بکەنەوە زۆر ئاگیان لە جلوبەرگەکانیان بێ لەبەروی هیچ شتێک بێ بەرامبەر دەستە ناکەوێت تۆ پارە ئەبێتە ناو بازار قماشی پێ ئەکڕیت ئاگداری کڕینی قماشەکان بن ئەو کەسەش کە ئەیبن لای ئەدورن کێیە با زۆر سەیدیوی ناوی قماشەکان باوەڕ کەێستا گەر هەڵی گەڕی توانێگەڵ دیوی دەرەوە هیچ فەرقێکی نییە یعنی ئەو نە بە جوانی بڕاوە و دوراوە گرنگە لە خەیاتی و لە دیزاینە پاک و پوختی ئەبێ زۆر پاک و بەتاکی سەرکەوتوو قوربانم زۆر سپاس جارێکی تر یا سەرکەوتنی زیاترت بۆ خوازم بێگومان حەز ناکرد زیاتر گفتوگۆ بکەین بەڵام ماوەی بەرنامەکەش هەرەوەندەیە قوربانە بم لە شتاوێ و زۆر سپاس دەکەم عەزیزانی من پرۆگرامی ئەمڕۆشمان هاتە کۆتایی تا پرۆگرامێک تر تۆر بابەتێکی تر شاد و بەختەوەر بن